گۆڕانکاری لە هاوکێشەکان دەبێت. بەرزۆی ئیسماعیل مەنسوور ڕای وایە هەمومان نیگەران بووین لە کەوتنی ئەو دوو گەڕەکە کوردی حەڵەب، بەڵام ئەوە کۆتایی نییە. ئەوە سەرەتای لێک جیابوونەوەی کورد و عەرەبە لە ناوچەکە. ئەو دوو گەڕەکە لە ناو جەرگەی سونی عەرەبی بوون و ناوچەی کوردی نەبوون، بۆیە زوو بە یان درەنگ دەبوو ئەو کێشەیەک لای بێتەوە، چێ بە شەڕ چێ بە ئاشتی. لە ساڵی 1947 دوای بەجێهێشتنی بەریتانیا لە ناوچەی هیند، پاکستان لە سەردەستی محەممەد عەلی جەناح جیابوویەوە کە ئەو کاتە بەنگلادیشی ئێستاشی لەگەڵ بوو. هۆکاری جیابوونەوە ئەوە بوو موسڵمانەکانی ئەو ناوچەیە ئامادە نەبوون لەژێر دەسەڵاتی هیندۆس و سیغ و خەڵکی تر حکم بکرێن، بۆیە داوای ماڵژیاییان کرد. بەهۆی هێلی ڕادکلیف خەتێکی ناڕێکیان بەسەر سنووردا هێنا، بەڵام ئەوەی کێشە بوو لە زۆر ناوچە تێکەڵاوی موسڵمان و سیخ و هیندۆس و ئاینەکانی تر هەبوو، وەگەوی ئێستای حەڵەب. لەو جیاکردنەوەیە نزیکەی 1 ملیۆن کەس کوژرا و زیاتر لە 14 ملیۆنیش جێگۆڕکەیان پێکرا. زۆربەی هیندۆس و سیخەکان چوونە بەرەی هیند و لە بەرەی هیندیشەوە زۆربەی موسڵمانەکان هاتنەوە پاکستانی ئێستا و بەنگلادیش. ئێستا هەمان کارە. کوردەکان لە ڕۆژهەڵاتی فورات ماڵی خۆیان دەکەن، عەرەبەکانیش ماڵی خۆیان. لەو لاشەوە دروزەکان و عەلەویەکانیش دابنە خاوەنی ماڵی خۆیان. ئەوە دەبێتە نەخشەی نوێ بۆ سوورەی داهاتوو.